لە نێو یاریگای هەولێر برایەتی خاوەن ماڵ شکستی بە خاوەنی یاریگا هێنا. لە قۆناغی دووەمی خولیانە نایبەکانی کوردستان و لە گەڕی پێنجەمدا یانەی برایەتی لە یاریگای یەکەمی فەڕەنسۆ هەیری میوانداری یانەی هەولێری هاوشاری کرد. بە فیکەی ناوبشیوان نەوزاد ساڵح یاریەکە دەستی پێکردو تا خولەکی 23 هەوڵەکانی هەردوویانە هیچ دەرفەتێکی ڕاستەقینەی لێ بەرهەم نەهات. زیاتر لە دەرەوەی ناوچەی سزا خۆیان تاقی دەکردەوە. دواتر یاریەکە کرانەوەی زیاتری بەخۆیەوە بینی. دانا عوسمان و بارزان شێرزاد دوو دەرفەتیان بۆ هەڵکەوت بەڵام لە دەستیاندا لە خولەکی 39 و لە هێرشێکی خێرا و پێچەوانەدا یانەی برایەتی لە ڕێگەی عومەربی بۆ گۆڵ یەکەمی تۆمار کرد. لە نیوەی دوام لە سەرەتاوە یانەی میوان شاری خستە سەر گۆڵی هەورەمان ڕزگاری گۆڵپارێزی برایەتی. لە خولەکی 47 دانا عوسمان خەریک بوو گۆڵی بەرامبەر بۆ هەولێر تۆمار بکات بەڵام تۆپەکەی بەستون کەوت. دڵدار خضر بەسەر هەوڵیدا بەڵام تۆپەکەی بۆ دەرەوە بوو. سەوز پۆشەکانیش پشتیان بە هێرشی پێچەوانە دەبەست. یانەی هەولێر زنجیرەیەک دەرفەتی لەم گێمە لەدەستدا بە تایبەتی لە دوا خولەکەکانی یاریەکەدا گرنگترینیان دوو هەلی ئاسان لەلایەن جاسم محەممەدی هێرشبەریانەکە. دانەیەکیان بەستون کەوت و ئەوی تریش ڕاستەوخۆ لە بەردەم گۆڵی برایەتی بوو کەوتە ناو دەستی هەورەمان ڕزگاری گۆڵپارێز. ناوبژیوان فیکەی کۆتایی لێدا بە سەرکەوتنی برایەتی بانجامی گۆڵێکی بێ بەرامبەر. بەمەنجامە یانەی برایەتی خاڵەکانی گەیاندە 22 خاڵ و خۆی گەیاندە ڕیزبەندی دووەم. هەولێریش بە 17 خاڵ هەر لە پلەی پێنجەم مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.